بەناوی خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان بەڕێزان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ لە پۆدکاستێکی چیرۆکەکانی دادگا لە تۆڕی میدیای ڕوودا و لەگەڵتانین. خۆشەویستان هەرجارە و باسی بابەتێک دەکەین بۆ ئەوەی ئەو چیرۆک و ڕوودا و ڕاستەقینانەی پێشدادگا بۆ خۆشەویستان و کەس و کاری خۆمان باز دەکەین بۆ ئەوەی ببتە پند ئامێز و ئامۆژگاری بەمەبەستی ئەوەی کە لێی دوور بکەونەوە. خۆشەویستان و بەڕێزان لە ڕووداوی ئەو ڕۆدا بەڕاستی باسی جۆرە تاوانێک دەکەین، دوو جۆر تاوان دەکەین بەڕاستی. ئەو تاوانانە کە بەڕاستی تازەن بە کۆمەڵگەی کوردی دێن کۆمەڵگەی کوردی بەرە و کارەسات و وێرانە ببن. بۆیە بەڕاستی خۆشەویستان و کەس و کاری خۆمی لێ ئاگادار دەکەمەوە لە دەرەنجامی ئەو جۆرە تاوانە نەگریس و خراپانە. خۆشەویستان و بەڕێزان، ئەویش ئەو تاوانە بەڕاستی مادەی هۆشبەر لەگەڵ قومارکردن کە بەڕاستی دوو تاوانن دێن تازەوە لە ناو کۆمەڵگە لەولا ئەولا ئەو تاوانە هێوە شەوەش تەشەنە بکاتن. بەڕاستی مادەی هۆشبەر کارەساتێکی گەورەیە بۆ ڕوخاندنی هەر دەوڵەتێک هەر وڵاتێک پێویست ناکات تانک و سەربازی بۆ بنێری، بەڵکو بەشێک لەو مادەی بۆ بنێرە. دوو شتت بۆ دەکاتن. یەکێکیان هەرچی سەرمای مرۆییە ئەو وڵاتەیە وەیرانی دەکاتن لە باتی ئەوەی گەنجێکی تەندروست باشی کە بتوانی خزمەتی کۆمەڵگە وڵاتی خۆی بکاتن، گەنجێکی نەخۆش، گەنجێکی بێ ئاگا، گەنجێک لە شەقامەکان دەکەویتن. هەروها سەرمایە و پارەی ئەو وڵاتە بە هەدەر دەڕواتن. بەڕاستی قماریش بە هەمان شێوە، هەرچی پارەی ئەو وڵاتەیە دەڕوا دەکەوتە دەستێنی کەسانێکی باندێکی فێڵباس، باندێکن کەسانێکن بەڕاستی کە دوژمنن بە خاک و وڵاتی خۆیان. بۆیە خۆشەویستان و بەڕێزان، لە ڕووداوەکانی ئەوڕۆ هەندێک چیرۆکتان بۆ باز دەکەین کە ئەو مادە نەگریسە چ کارەساتێکی لێ دەکەوتەوە. بەڕاستی بەرەنجامی ئەو مادانە هەر زۆر مەترسیدارن، زۆر کات زۆر قێزەوەنن کە بەڕاستی ناکرێ ڕووی شاشەی نییە کە باسی بابەتەکان زۆر بکەین، بەڵام دەکرێت هەندێک لەو بابەتانەتان بۆ باز بکەین کە ئەوانن کە زۆر تاوانە بچووکەکانن وەلا تاوانە گەورەکانیش کە ڕووی شاشەی نییە کە بۆ ئەوەی خۆشەویست باز بکرێت. خۆشەویستان، ئەوانەی کە ئەو مادانە بەکاردەینن کە بەڕاستی خۆشبەختانە سوپاس بۆ ئاسایش لە سنوورەکان ڕۆژانە چەندین چلۆ تەن لەو مادە نەگریسە دەستی بەسەردا دەگرن، دەستیان خۆش بێ، کارێکی زۆر گەورە دەکەن. هیوادارم هەر هەموو کەسێک لە شوێنی خۆی چاوکراوە بیتن بەڕاستی، چونکە ئەو کارە بە ئاسایش بە تەنها ناکرێتن. هەر کەسێک دەزانی لە دراوسێکەی خۆت لە کۆمەڵگەکەی خۆت کەسێک کە تووشی ئەو مادەیە بووە زۆر ئاساییە هەواڵ بدەی بە دەستگاکان بۆ ئەوەی زوو ڕزگاری بیتن. هەتا ئەو کەسانەی خۆشیان، یعنی هەتا ئەوانەی کە خۆشیان توش بوونە، یعنی زۆر ئاساییە لەوە مەترسێن بڵێن ئەمە ئەگەر بێ هەواڵ بدەین دەگیرێن. نەخێر، بەڵکو زۆر بە ڕێزەوە ڕێزە لێ دەگیرێ. وەرە خەبەری دادگا بدە، خەبەری پۆلیس بدە، بڵێ کاکە من تووشی دەردێکی وا بووم، ڕزگارم کەن. ئێمە دەکرێت داخلی نەخۆشخانەکان بکرێتن و هێواشێوەش ئەو ژەهرە لە ناو جەستەی بێتە دەرێ بۆی ببتە بە کەسێکی ئاسایی و کەسێکی تەبیعی. ئەگەر نا ئەو مادەیە بەڕاستی کارەساتی زۆر گەورە دەخڵقێنیتن. ڕۆژێکیان لە کۆتاییەکانی دەوام بوو، کچێک لەگەڵ پلچی زۆر بە هەڵەداوان و زۆر بەشلەژانی وەزعی زۆر تێکچوو بوو، یعنی تەمەشات دەکرد، دەرونێکی ڕووخاو بوو، خۆی کرد بە بنکە. بەڕاستی کە دیمەنەکەت دەدی دیمەنێکی زۆر ترسناک بوو. لەمەش بەڕاستی لێمان پرسی کێشەت چییە؟ بەڕاستی کێشەیەکی هەبوو، بەڵام کێشەکە لەگەڵ چێ؟ لەگەڵ نزیکترین کەسی، لەگەڵ ئازیزترین کەسی کە کەسێکە دەبێ وەکو چەترێک بی لەسەری و پارێزگاری لێ بکات. بەڵام بەداخەوە ئەو کەسەی کە پارێزەری بوو بەهۆی ئەو مادە نەگریسەوە ببووە کەسێکی دڕندە، پڕیدا بووە وەکو بڵێن دەست درێژی کردبووە سەر کچەکەی خۆی، وستی بووی کاری بەدڕەوشتی لەگەڵ بکاتن. بەڕاستی زۆر بەداخەوە بۆ یەک کچەکە خۆشبەختانە توانی بوو لە دەستی بابی ڕزگاری بیت. ئابزانە تەمەشاکەن ئازیزان، کچی خۆت کە نزیکە پارچەیەکە لە خۆت
کە تۆ لەسەر کچەکەی خۆت لەسەر کوردەواری وتنی ناموسی کچەکەی خۆت لەوانەیە هەموو شتێک بکەی، لەوانەیە خەڵکانێک بکوژی، لەوانەیە هەرچی لە دەستت بێ بیکەی. دەڵێ ناموس قورسە لە ناو کوردەواری ئەو زارابەیە زۆر زۆر بەکاردێت. بەڵام بەهۆی ئەو مادە نەگریسەوە خۆت بووی بە دەستدرێژیکەری ناموسی سەر نزیکترین کەسی خۆت. ئەوە کارەساتە بەڕاستی، کارەساتێکی گەورەیە. نمونەی لەو جۆرەمان بەڕاستی زۆر زۆرە، بەڵام کەلکی ئەوەی نییە ڕووی شاشەی نییە دڵ و دەرونی کەس و کاری خۆمی پێ بگرم. لەوانەمان زۆرن کە دەست درێژی دەکە کە خێزانەکەی لە دەستی ڕای کردی هەڵاتیە، دەست درێژی کردی سەر منداڵەکانی خۆی، کاری بەدڕەوشی لەگەڵ منداڵەکانی خۆی کردیە. چونکە تۆ ئەو مادەیە بەکاردێنی هیچ هۆش و هەستت نامێنێ، هەرچی بکەی لات ئاساییە. کاتێکە بە خۆش شۆت دۆیتەوە، کاتێ هۆشت دەگەڕێتەوە، دەزانیت چ کارەساتێکت قەوماندیوە، چه ئیشێکی گەورەت کردێ کە بەڕاستی لە خۆت قەت نابووری. بۆیە زۆر زۆر بەڕاستی وریای ئەو دیاردا ناخۆش و نەگریسە بن. خۆشەویستان، هەندێک دیمەنی دیکەم دیت بەڕاستی کە نزیکترین کەسیان کە بێزاریان لە کوڕەکانی خۆیان دەکرد. دوو دیاردەم دیت بەڕاستی پێم خۆشە لێرەدا ئاماژە و ئیشارە پێ بدەم بزانن ئەو کەسانی کە بەکارهێنەری ئەو مادەن چەند قێزەونن، چەند بێزراون لە ناو خانەوادەکەی خۆیان جارێ، اینجا لە ناو کۆمەڵگەکەی خۆیان. ڕۆژێکیان پیرە پیاوێکی زۆر نورانی خۆی کرد بە بنکە، ئەویش بە هەمان شێوە بەڕاستی تێکچوو بوو، شلەژا بوو، خۆی ڕادەست کرد. ئێمەش پرسیاری تاوانەکەمان لێ کرد، وەڵڵاهی ڕوود نەدەهات پێ برەی تاوانبار، چونکە ئەو کەسە هیچ تاوانەکی لێ نەدەوەشاوە. ینی پیاوی تاوانبار دیارە لە سەر و شکل و شێوە و کۆمەڵک شت هەن ئێمە دەزانین، بەڵام ئەو پیاوێکی زۆر زۆر بەڕێز بوو، بە تەمەندا چوو بوو. وتی وەڵڵاهی ستان لێ بشارمەوە، من ئەوڕۆ دەستم چووە کوڕەکەی خۆم و دەست ڕێژی گول لەم لێ کورد و کوشتم، لە ناوم برد. ڕاستی ئێمەش زۆر زۆر پێمان سیر بوو. وتی ئەو کوڕەی من بەڕاستی چ نەمانەی کاتن، چ خراپەنەکانەی کاتن، بەڕاستی شەرمەزاری کردم. دەم و جیران، خەڵک و خزم هەمووی لێمان بێزارن بەڕاستی، چونکە کاری زۆر نەشیاو دەکات. یەکێکە لە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر بەکاردێنیت، یعنی زۆر زۆر لێ بێزار بوونی بەڕاستی، زۆر زۆر وەزعمان لەگەڵی خراپە. ئەوڕۆ لە شیرینی خەودا بوو، منیشت ناوی خوام لێ هێنا و دەست ڕێژم لێ کرد و لە ناوم برد، لە کۆڵ خۆم و کۆمەڵگەم کردەوە. ڕاستە من جەرگم سووتا، ڕاستە من ئەو کارم کرد زۆر زۆر ناخۆشە، بەڵام لەوەی ناخۆشتر من هەر ڕۆژە کە کوڕەکەی خۆم دەبینم بەو وەزعە مردنێکە بۆ من بەڕاستی. ها بزانە خۆشەویستان، نزیکترین کەسی خۆتان کە کەس و کار و بابی خۆتە کە باب چ کاتێکە و خۆشەویستی لە بینی باب و منداڵ چەند زۆرە، بەڵام ئەوەندە بێزار بووە لێت دەستی چووە کوشتنی کوڕەکەی خۆی کوشت. بەڕاستی گوتی ڕزگارم بوو، زۆر زۆر دڵخۆشم و زۆر زۆر هیچ پەشیمانیش نیم، و ئەگەر زندیش بتەوە دووبارە دێکوژمەوە، چونکە بەڕاستی بێزار بووم لە دەستی، چونکە ئەگەر ئەمن نەمکوشتا بە یەقینەن ئەوە هەمووی دەکوشتین. ڕێکیش وایە. بۆیە بزانن خۆشەویستانێن ئەو مادە نەگریسا کە بەڕاستی تازە هاتە ناو کۆمەڵگەی خۆمان، بزانە چ کارە ساتێک دەخڵقێنیت. یەکەشی تکەش بەڕاستی من شاهێدی ڕووداوەشکەش بووم بە هەمان شێوە، ئەویش هەر بەڕاستی ینی زۆر زۆر ناخۆش بوو. لە یەکێک لە فریاکەوتنەکان من خۆم ڕاوەستا بووم لەسەر لاشەیەکە، ئەو لاشەیە مردبوو. کاتێکە ئەو باوکەی هاتە سەری تەمەشای کرد و بە دکتۆرەکانی ژوتیان مام حازی ئەوە بە خۆتان خۆش، عادەتەن ئەو دکتۆرانە ئەو قسە دەکەن بە خۆتان خۆش و کوڕەکەتان گیانی سپارت. ئەویش لە باتی ئەوەی کە پێتێک بچیتن، زۆر زۆر دیمەنێکم دیت بەڕاستی، دیمەنێکی زۆر زۆر سەیر، دیمەنێکە قەت لە یادم ناستەوە. دەستەشی بە ڕێشەکەی داهینا و سوپاسی خوای کرد، گوتی ئەلحەمدولله. اینجا ئەلحەمدولله بەڕاستی زۆر مانای هەیە. ئەلحەمدولله کە ئینسان کە شکری خوا دەکات کە کوڕەکەی بەسەر بەرزی و سەربرندی سەری نایەوە و کە عیبدار نییە و خەڵک پرسەی بۆ دەگرن و خەڵک وەکو بڵێن دڵتەنگ دەبن و خەڵک لە مەراسیم و ناشتنیدا بەشداری دەکەن و خەڵک پەک و پۆی بۆ دەکاتن و خەڵک دڵتەنگ دەبی.
بەڵام ئەو سوپاس بۆ خوا و الحەمدوللای ئەو مام حاجیە شتەشکە بوو بەڕاستی. اینجا لە پاش ئەو الحەمدوللای قسەشکەی کرد، ئەو قسەیە گرنگ بوو، مهم بوو. گوتی لە دەستم ڕزگاری بووم لە دەستی، نەجاتم بوو، الحەمدوللای سەرحاتم کرد. ئەوە لای من زۆر زۆر بەڕاستی یعنی وشەیەکی قورس بوو. باوچێکە ببینی بە دیار لاشەی ساردی منداڵەکەی کە کوڕەکەی هەرزەکار و گەنج بوو، بڵێ الحەمدوللا لە دەستم نەجاتم بوو، ڕزگارم بوو. اینجا پرسیارمان لێ کرد باشە لەبەرچی لۆ، گوتی کوڕەکەم چی خراپە دەکا؟ یەک لەو کەسانەیە کە بەڕاستی مادەی هۆشبەر ئەو مادە خراپە بەکاردێنێت بەداخەوە زۆر بەڕاستی. ئابزانە مادەی هۆشبەر چ کارە ساتێک و دەبێت چ ئەزیەتی ئەو خانەوادەی خۆی دابێت. ئەو خانەوادەی خۆی کوور هەڕەسان کردیە، باوکێشی ڕیشسپی بێتە سەر لاشەت و الحەمدوللای بێزاریت لێ بکات. چەند ناخۆش دیمەنێک بوو بەڕاستی قەت ئەوەشم لاربا لە ناچیتن، هەر لە یادەوەری و یادگای یادەوەریەکانمدا مایە ئەو شێ. اینجا پاشان قسەشکەشی کرد و وتی اینجا لاشەکەشی نابەمەوە، باش شارەوانی چی لێ دەکاتن لێ بکاتن، من ئیشم بە لاشەکەشی نییە. ڕاست لێیدا ڕۆیشت. من بەڕاستی شاهدی ئەو دیمەنە بووم، یعنی وەرە کەسێک کە دەمری کەسی بەدەور نەبوو، کەس بەدەمی وە نەهاتبوو، یەک کەسم نەدیت غەیری ئەو بابە. ئەو بابە شاد بەڕاستی هات دەرسێکی ئامۆژگاری بە ئێمە و بە دەوروبەرەکەیدا. ئێمە هەمووی ئێمە وەکو لێکۆلەر و دکتۆرەکان بەڕاستی سەرسام بووین. دیمەنێک بوو قەت ئێستاش دیمەنەکەم دێتەوە بەرچاو کە قسە بۆ ئەوی بەڕێز دەکەم، لەبیرم ناچیت. یعنی وتەکانی ئەو بابە لاشەی سارد و سڕی ئەو کوڕە بەجی هێشت و لێیدا ڕۆی بەڕاستی. چەند ناخۆشە، چەند کارە ساتێکی گەورەیە. تۆ دەمری مردنەکەشت شەرمەزاریە، دەژی ژیانەکەشت هەر شەرمەزاریە. ئێ باشە ئەو مادەیە واز لێبینە بەڕاستی. ئەوە نەتیجەکەیتی، ئەوە کارە ساتەکەیتی، ئەوە خۆت بێڕێز دەکەی لە ناو کۆمەلگا، لە ناو کەس و کاری خۆت. اینجا خۆت ئیفلاس پێ دەکەی، وا دەکەی بەڕاستی بۆ ئەو مادەی هەموو شتێک دەکەی. گرانترین و بەهاترین شتی خۆتە کە بەڕاستی لە دەستی دەدەی. هەرچی کە تۆ شانازی پێوە دەکەی بەهۆی ئەو مادەیەوە لە دەستی دەدەی. ڕاتەبی دیاردەی وامان هەیە، ڕووداوی ومان هەیە کچەکەی خۆی بۆ ئەو مادەی فرۆشتی. واللهی هیچی نمایە، پارەی ئەولا نمایە، پارەی خۆی نمایە، هیچی نمایە. و توتی کاکە بەس مادەکەم بدەنێ ئەمن کچەکەی خۆم حازرە دەتان دەمێ. دیاردەی وامان هەیە بەڕاستی. حەز ناکەم زۆر بسمەوە تەفاسیل و وردەکاری، چونکە دیاردەکان بەڕاستی زۆر ئازاربەخش و ناخۆشن. ئەنجا ئەو مادە ژەهرەش کە تۆ تووشی بووی هەر لە یەکەم هەنگاویتە کە تۆ لەگەڵ خێنت تێکەڵ بوو، تەواو هەر یەکەم هەنگاوتە. ئینجا ئەو فێڵباز و دەستبڕانش زۆر بە زیرەکانە کارەکە دەکەن. چەندین جارەوە بە خۆبەخشی ئەو مادەیەت پێدەدەن. دوایە کاتێک کە تۆ ڕاهاتی لەسەر اینجا داوا دەکەیت، اینجا هێواشەوەش پارەت لێ بەردەدەنەوە، پارەت لێ وەردەگرن کە پارەت نەما اینجا دەست بە دزی دەکەی، فزی دەکەی، لەولای قۆر بڕین، دەست بڕین. اینجا ئەوەت نەمادەی بە ناو ماڵی خۆت دادەی، خێزانی خۆتە، کچی خۆتە لە پێناو ئەو مادەیە دەیبەخشی. بەڕاستی کارە ساتێکی گەورەیە. خۆشەویستان و بەڕێزان، ئێمە ئەوەی لێش حاڵی بوو بین بەڕاستی ئەوەی هاتە پێشمان ئەو مادەیە چۆن بە چ شێوازێکە بۆی خۆشەویستان و کەس و کاری خۆمی لێ ئاگادار بکەمەوە. هەندێک نمونە هەن پێم خۆشە لێرە باسی بکەم، یعنی وریای بن لەو بابەتەوە، چکە جاروێتەوە بەبێ ئاگاییەوە، یعنی هیچ مەبەست و نیازێکی ئەو مادەیەت نییە، بەڵام تووشت دەکەن ئەوانە. یەکێک لە کچەکان کێشەیەکی هەبوو بەڕاستی، کچە گچکەی ماڵێ بوو، دیاری بابی زۆر نازی پێدا بوو، لە کوڕەکان زیاتر و ڕێزی لێ دەگرت و ئەوە یەک لە خراپیەکانی پەروەردەی منداڵە. ناسمە سەری و قسەی لێ ناکەم، بەڕاستی ئیشی من نییە. سەرنجام ئەو کچەیە بووە لە دەر و ماڵی بەجی دەهێشت، ئەنی لە ماڵێەوە نازی درا بە حسابی و هیچ کەسێک نەدەکردناوە ناوە دەڕۆی ماڵی بەجی دەهێشت. اینجا بەڕاستی کە تۆ ئەو منداڵە هەرزەکارانە کاتێک کە ماڵ بەجی دێلی، ینی هەندێک باند و خەڵکەن پێشوازی لێ دەکا، خەڵکانێکن لە دوو ئەمانە دەگەڕێن، ئەنی ئەوانیان دەوێت ڕێک تووشی کچێک ببوو لە دەرێ، دیارە پێکەوە دەرچوو بوون و چەند گەڕان و سوڕانێکیان کرده بوو. جاو کچێ بۆ منی جێڕاوە باسی کرد کە چۆن تووشی ئەو مادە نەگریسە بووە. خۆی مەبەست و نیازی نەبووە کە مادە بەکاربێنێت، بەڵام توش بوو. ئەویش وتی ئەو کچێک کە لەگەڵم بوو
دیارەوانە باندن ئەوانە زیرەکن لێ دەزانن چۆن ئەو گەنج و کوڕ و کچانەمان هەڵدەخەڵەتێنن. ئەو کچەیە لە گەڕان و سوڕانە دیارە هیلاک و ماندی بوو گوتی وەڵی سرم دێشی ژانە سرم لێ. ئەویش بتبووی باشە مستاحەبەی پاراستۆلت دەدەمێ مستاحەبێکت دەدەمێ بۆ ئەوی ژانە سەرەکەت بڕوە. وتی حەبێکی دامێ و حەبێکی پاراستۆل مش حەبەکەم خواردی و جەستەم زۆر پێخۆش بوو، یعنی وەکو بڵێم لەزەتێکم لێ کرد، نەشئەیەکم وەرگرت تاقە و توانایەکم وەرگرت و اینجا هەر لەو حەبەوە داوام لێ کردووەرە حەبەش کەشم نادەیتێ من دەستم پێخۆش بوو سرعەتم پێ کرد حەبی دیکە و حەبی دیکە و اینجا دوایە باشەش دەڵێ حەبانە خۆگرانەوە ئاسان نین ئەی چ بکەم وەڵا دەبی پارە پەیداکە ئێ پارەم نییە پارە نییە دەبی گرنگترین و بە بەهاترین شتی خۆت دەبی پێشکەش بکەی ڕێک ینی وایە ئەو حاڵەتانت بۆ توش دەبیتن و تووشی لادان دەبی تووشی کارەساتی گەورە دەبی بەڕاستی خۆشەویستان بەو حاڵەتە سپاس بۆخوا الحەمدوللا ئەوەندە ڕوونەچوو بوو توانیمان زوو وەکو بڵێن پێڕا بگەین و ڕزگاری بکەین و بە خانەوادەکەی خۆی ئاشنا بکەینەوە. بۆ زۆر جارێ بەڕاستی خۆشەویستان لە بنیشتێکە اینجا و کەسانی کە تۆ دەیناسی نایناسی هەتا بنیشتێکە لێ وەرمەگرە بەتایبەت ئەوانەیە کە لە قوتابخانن بەڕاستی بەداخەوە ژوای لێ هاتێ وان بیستێ وا دەڵێن بەڕاستی من دیاردە نییە بەڕاست بۆم بیستە کە دەڵێن ئەوە گەیشتە ناو قوتابخانەکانیش زۆر جاروێ بەڕاستی لە نێوان هەرزەکاران ئەنی لە ڕێگەی بنیشتە لە ڕێگەی چکولێتێکە لە ڕێگەی شتێکی بەسیتە دەداتە برادەرەکەی ها ئەوە چکولێتە بخۆ چکولێتێکی باشە و یانەوە بنیشتێکە هەوڵ بدەن تکایە وریای ئەو شتانە بن بە هیچ شێوازێکە هیچ شتێکە لە هیچ کەسێکە ئەگەر وەریشت گرت لەبەر ڕووی ئەوە کە شەرمەزار نەبی وەرت گرت و فرەدە ناو بەرکت و دوایە لە پەنایەکە فڕی دێ بەکاری مێنە ئەوە من ئەگەدارتان دەکەم بەڕاستی کەسێک کە نەیناسی کەسێک کە زۆر زۆر نزیکن نەبی هیچ شتێکی لێوەر مەگرە هیچ شتێکی لێوەر مەگرە ینی ئەوە ئامۆژگاریەکە بەڕاستی چونکە تۆ لەو ڕۆ توش دەبی توش یانێ ئەوەنە باندێکن بەڕاستی کۆمەڵە خەڵکانێکن خەڵک توش دەکەن بازاری خۆیان بەو بابەتانە دەکەنەوە تۆ هەر یەک چکلێتت دووەگرت یەک بنیشت دووەرگرت تەواو کە چۆ ناو خێن و جەسەد وێران دەبی بەڕاستی تووشی کارەساتێکی گەورە دەبی. ئەوە باسی بابەتی مادەی هۆشبەرەکان خۆشەویستان اینجا ئەوە زۆر زۆر قسەی لەسەر بەڕاستی من زیاتر نامەوێت تەفاسیل بدەم لێردا جەمادا مەسئلەی قماریش بەڕاستی چونکە ڕەبتی بەشێکی لەوە لە قماریشەوە هەیە قماریش کۆمەڵە خەڵکانێکن بەڕاستی خۆشەویستان ئەوان هەمووی یاساغن لە یاسادا شوێنی تایبەت نییە کە بڵێن ڕسمی بی قماری تێدا بکرێتن بەڵام کۆمەڵە خەڵکانێکن لە ماڵەکان لە گەڕەکەکان بەدزی دەسەڵات خانی تایبەتیان هەیە ینی شوێنی تایبەتیان هەیە الحەمدوللا توانیمان دەست بەسەر ئەو شوێنانە هەندێکدا بگرین یعنی خانی تایبەتی هۆڵی گەورە گەوریان دروست کردێ مێزی گەوریان دانێت تایبەت بۆ قمار شەوانەدا دەنیشن چەندین دەفتەر دۆلار لەو شوێنانە دەدۆڕدرێ نازانم زۆر سەیرە بەس هەمووتان لەوانەیە ئەوەتان ئەو پسێرەتان لا دروست بوو بیتن ئەوەی قمار چیە هەمووی هەردەدۆڕێنی ئەی چێ دەباتەوە ئەبزانە چێ دەباتەوە اینجا خولیایە کە بەڕاستی خولیایەکی زۆر زۆر کارەساتبار هەرچی ئابووری ئەو وڵاتە هەری دەتەچێنی دەیبات لەو ڕۆژانە پیاوێک کاتە دادگای داوای لە دادوەردەکرد دەیگوت من 3 ملیۆن دۆلارم لە شەوێکە دۆڕاندی 3 ملیۆن دۆلار 300 دەفتەر دۆلار من دۆڕاندیتم لە شەوێک وەرە بیر بکۆتەوە اینجا داواشی دەکرد کە دادگا بێتن ئەو کەسەی بۆ دەژیر بکات تۆ 3 ملیۆن دۆلار 300 دەفتەر بدۆڕێنی ڕوت هەبی بێتە دادگا داوا لە دادگا بکەی بە دوواداچوون بکە بۆ ئەو کەسانی کە پارەکە ئەویان خواردو 300 دەفتەر کە بەڕاستی ژیانێتی شایستە بۆ خۆت و بۆ خانەوادەکەت و بۆ دەوروبەرەکەت و یعنی تۆ تخوا لە شتێکی پرۆپوچە 300 دەفتەر دەدۆڕێنی ینی چ کارەساتێکی گەورەیە چەندە ناخۆشە چەندە ئازار بەخشە وەڵای پیاوی هاتیە دەوڵەمەند بۆ کەسایەتی بووە ئیفلاسی کردی هیچ نەمایە لە نەتیجە خۆی کوشتووە چونکە کابرا کە تە بەخۆ دێتەوە تەمەشای خۆی دەکا هیچی نمایە کەسێک بۆ ناودار بۆ عادەتەن ئەوانەیە کە کەسایەتین ئەوانە کە فێرە پارە بوونە فێرە کەشخە و فەخفەخەی ژیان بوونە اینجا تەمەشای ژیانی خۆیان دەکەن ئێستاوە قەرزارن خەڵک داوای قەرزانێ دەکات لە نەتیجە ستەکاتن پەنا بۆ ئەوە دەبا کە ناتوانانی بەرگەی ئەو ئازارە نەبگری خۆی دەکوژیتن بۆیە وریای ئەو بابەتانە بن ینی قماریش یەک لە کارەساتەکانە بەڕاستی چی لە مادە هۆشبەرەکان کەمتر نییە دیاردەیشت کەمان هەبوو بەڕاستی لە مەسئلەی قمارە ئافرەتێکە بوو یادت بەخێر یاخوا
جێگات بەهەشت بی وەفاتی کرد نەخۆش بوو بەس بەڕاستی ئافرەتێک بوو شێرە ژنێک بوو دیمەنی ئەو ئافرەتم هەر لە یادە بەڕاستی کارێکی زۆر گەورەی کردبوو ئافرەتێکی زۆر بەغیرەت بوو زۆرمان خۆش دەویزانی بەڕاستی داتە بنکە زوو گلەی لە مێردەکەی هەبوو کێشەی هەبوو شێرە ژنێک بوو بەداخەوە گیانی سپارت مێردەکەی لەگەڵ ئەو باندانەی کە قمار دەکەن و تازە باسم کرد ئەوانەی کە مێزیان دەڕازاندە و شەوانە سەدان دەفتەر دۆلاریان لە خەڵک دەبردەوە مێردەکە ئەوی ژێک لەو کەسانە بۆ دیارە چووە خەریکی قمار بۆ لەو دانیشتنەی ئەوێندەر دیار هەرچی پارە پول هەیە دۆڕاندیتی ئاخیری سیارەکە بووە سیارەکەشی لێوێ دۆڕاندەبوو سویچی سیارەکەی لێوێ بەجی هێشت بوو سیارەکەی دابووەوە کاتێ ژنەکەشی کە دێتەوە بێ سیارەیە تەماشادە کا سیارەکەت وڵا دەڵێ سیارەکەم دۆڕاند لە قمارە ژنەکەشی بەڕاستی زۆر ئافرەتێکی بەغیرەت بوو هەسا بوو سویچێکی احتیاتی لابوو خۆی گەیاند بوو ئەو شوێنەی قمارچیەکان سیارەکەی خۆی دیت بۆ ڕاست سیارەکەی ڕفاندە بوو قورتاری کردبوو ئەو باندێش کە بەڕاستی چەکدار بوون کەوتبوونە دووی بەڵام ئافرەتێکی ئەوەندە بەغیرەت بوو ینی ئێستاش لە یادمە چووم وتەکانم وەرگرت زامدار بوو جارێکیان ینی ساسمەیەکی قورمەی پێدەڵێن ساسمەی پێدەڵێن دوولولەی پێ بوو ینی تەقەی لێ کردبوون ینی هەمویان ئەوەندە بەغیرەت بوو کەس نێوەرا بوو لێ نزیک بوو بەڕاستی تەقەیەکی کردبوو قیامەتێکی دروست کردبوو ینی بە چەکە دوولولەکەی خۆی توانی بووی بە ئازایەتی و بەغیرەتی خۆی ئەو سارێ خۆی ڕزگار کاتن زۆر ینی بەڕاستی دڵخۆشی کردین دڵخۆش بوون پێی هەتا ئەوەندە بەغیرەت بوو لە شەڕی داعش و ئەوانە بەشداری کردبوو وەکو ئافرەتێک هەتا ئیشوکاری ئەو بۆ ڕاوی دەکردیان دەچۆڕاوێ ینی بە ساچمەکەی خۆ زۆر ئینسانێکی قسە خۆش و زۆر ڕێک و پێک بوو خۆشەویستان بەڕاستی ئەوەیە چارەنووسی ئەو دیاردە نەگریس و کارە خراپانەی کە ڕۆژانە تووشمان دەبێتن ئەو شکێک لەوانە کە قمارکردنە کە سەرمای ئەو وڵاتە دەڕوا سەرمای ئەو وڵاتە دەباتن بەڕاستی دەستە دەستی کۆمەڵە خەڵکانێک کە کەس نازانی چی لێ دێت و دەکرێتن بۆیە هیوادارم بەڕاستی دەست بە پارەکانی خۆتانوە بگرن خزمەتی خۆتان و کەس و کار و وڵاتی خۆتان پێ بگرن بکەن واز لەو خولیایە خراپە بینن بەڕاستی ینی جارێک کە توش بووی عادەتەن ئەوانەی کە ئەو کارە لەگەڵ دەکەن و جەباسی دەکرد لەگەڵ ئەوانەی کە قمار دەکەن ینی جارێک کە وەکو بڵند دڵخۆشت دەکەن خۆیان باندن ئەوانە خۆیان بە دۆڕاندن دەدەن عادەتیان وایە تۆش کە دەبینی تۆ براوەی و کۆمەڵک پارە دەبیتەوە و اینجا دڵخۆش دەبی و اینجا تەماع دەدەنێ دەرن ئەو فەرموها بە یەک دانیشتن یەک جەلسەیە تۆ چەندت پارە بردەوە چاکترین کەسابەتە تۆ بۆ خۆت مادی دەکەی عارەقە دەڕژێنی تۆ هەر دانیشە وەرە دانیشە لە شەوێکە ئەوەندە پارەت دەست دەکەویت اینجا پاشان ئەو کەسە دەستە ناو بابەتەکانەوە ناو قمارەکە سەرنجڕاکێش دەبی بۆی اینجا هەرچی سەرمایە و بنمایە دەست بە دۆڕان دەکا ئەوانە نەخشە و خەریتان وایە چەند جارێک ئەوها ڕێگەت پێدەدەن ببیتەوە دڵخۆشت کەن و بۆ ئەوەی بیتە ناوی ئەو جارە هەرچیت هەیە لە هەبوو نەبووی خۆتەوە لە دەستی دەدەیت و ژیانت تووشی ناخۆشی و کارە ساتێکی گەورە دەبی خۆشەویستان و بەڕێزان هیوادارم داواکارم ڕجاتان لێ دەکەم بەڕاستی ئەلەو دووشتە زۆر مەترسیدارە بەڕاستی زۆر نامۆیە بە کۆمەڵگەی کوردی بەڕاستی خزمەتی و خەڵک و وڵاتی خۆتی پێ بکە مادەی هۆشبەر کارە ساتێکە بەڕاستی خۆتانی لێ دوور بگرن مەسئلەی قمارکردن خۆتانی لێ دوور بگرن هەر شوێن و کەسێکیش زانیتان لە هەر شوێن و جێگەیەکە شتیوا لە هەیە یەکسەر ئێوە ببنە ئاسایش و خزمەتی وڵاتەکەی خۆتان بکەن و خەڵک ئاگادار بکەنەوە بۆ ئەو زوو دەستیان بەسەردا بگیرێتن و کارە ساتەکان لەوە زیاتر گەورە نەبن ئینشاءالله هیوادارم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ